هەمومان ئاگادارین ئاکام لە ماوەکانی ڕابردوودا و شەپۆلی بارانبارینی ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کرد پێشە و گرفتی زۆری لێکۆت و زیانی زۆری بە هاوڵاتیانگان بە تایبەتی لە چەمچەماڵ هەمومان بینیمان هێندە زەرور و زیانەکان زۆر بوون لە تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستانەوە کۆمەکۆ دەکرا بۆ چەمچەماڵ چونکە زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتوو بەڵام دواتر بە توانرا چەندین قەرەبوویان پێشکەش بکرێ بەڵام هەروەها دواتر بە سەرپەرشتی جێگری سەرۆکی حکوومەت توانراوەکە ئەم کێشە و گرفتانە چارەسەر بکرێت من هۆڵەکان پاکراوەوە تەواوی کێشە و گرفتەکانی کە هاوکارن و یاخود کار ئاسانی دەکەن بۆ دروستبوونی لافە و تەواوی ئەو کێشانە لە چەمچەماڵتە چارەسەر بەڵێستانە هەرزوو قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی چەمچەماڵی کرد چەند جارێک سەردانی چەمچەماڵی کرد و دەست بەجێ چەند لیژنەیەکی تایبەتمەندی دروست کرد بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری ئەو زیانە زۆرانی کە بەر دانیشتوانی چەمچەماڵ کەوتووە ئەمەجگەلەوەی کە بەهۆی جێگری سەرۆکی حکوومەتەوە توانراکە قەرەبووی زۆربەی ئەو خێزانانە بکرێت کە لە چەمچەماڵ بۆی لافاوەکەەوە زیانیان بەرکەوت بسانە ئەمە بۆ زانیاری زیاتر ئاکامە چینە لای میوانەکەمان بزانینە لە سەداسەد ئەم کێشە و گرفتانە چارەسەرکرا ئەگەر جارێکی دیکە شەپۆلێکی دیکەی زین خەڵکی ئەو شارە یاخود ئەو قەزا ڕوبەڕوێم کێشانە نابنەوە دەچینە لای میوانەکەمان عەلیڕەوف سەرۆکی شارەوانی چەمچەماڵ کە ڕاستەخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمانە کاک عەلی سڵاو لێبێ و بەیانیت باش خۆشحاڵین کە لەگەڵمانیت دەمانوێت قسەمان بۆ بکەی لەسەرەوەی کە لە دوایەوەی کە ئەو کێشە و گرفتانە چارەسەرکراون لە پاکردنەوەی منهۆڵەکان و یاخود ئەوانەی ئەو ڕێگانەی هاوکارن بۆ دروستبوونی لافاوە ئەگە جارێکی دیکە شەپۆلێکی دیکەی بارانباری نەک تەنها ئەم ساڵەکانی داهاتووش ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی چەمچەماڵ بکات ئەم زیانانە دووبارە نابێتەوە؟ وەڵاهی پێشەشی دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم پیرۆزبایی لە یاری دامەزراندنی کەڵانەکەتان دەکەمەوە سەبارەت بە تەوەری ئەمڕۆتان سوپاستانەکەم ئینشاءڵڵا پلانێکی دوو پلانمان هەیە پلانێکی ماوە کورت لەگەڵ پلانێکی درێژخایەن پلانە ماوە کورتەکە پاکردنەوەی سەر جەم جۆگایانەی کە ڕێڕێوی لافاون کە 6 ستریم واتە 6 جۆگەی سەرەکیە دێتە ناو چەمچەماڵ و شۆڕشەوە لە ئێستادا کارەکانی بەڕێژەی سەروی سەپاندنەوە تەواو بووە پلانی دووەمیشمان پلانێکی درێژخایەنە ئەویش بۆ چارەسەرکردنی لافاوە بە شێوەی ماستەر پلان و ئەندازەیی و بە شێوەیەکی ڕێک و پێک کە قۆناغ بە قۆناغ جێبەجێ دەکرێت ئەوە بەڕێژەی لە 100% لافاو لە داهاتووە چارەسەر دەکات ئینشاءڵڵا. بەڵێ کەواتە کاک عەلی ئەتوانین بڵین کە لە ئێستادا کێشە و گرفتی ئاوەڕۆکان لە چەمچەماڵ یاخود دەوروبەری چەمچەماڵی چارەسەرکراون؟ خۆی لە چەمچەماڵ ئێمە دوو کێشەمانەیەک کێشەکان کێشەی ناو شارە یەکێکیان ئەو جۆگە سەرەکیانەیە کە لە بناری مەقانەوە دێنە ناو شار. بەڵێ دیارە ئێمە لە پلانی یەکەممانە ڕێگری لەسەر جەم ئەو جۆگایانە دەکەین کە لە بناری مەقانەوە دێنن ناو چەمچەماڵ کردوشمانە و زۆربەی جۆگەکانیشمان پا کردووەتەوە و لە هەندێک شوێندا ئاراستەی ئاوەکەمان گۆڕیوە لە بری ئەوەی بێتەوە بۆ ناو شار ئاراستەکەیمان گۆڕی و جۆگەی نوێمان بۆ دروست کردووە و ڕێڕەوەکەیمان گۆڕیوە بە ڕێڕێوێکی ترا بۆ دەرەوەی شار و بۆ گەشتنی بە جۆگەی تر بۆ ئەوی نێتە سەر ئەو خانوانەی هاوڵاتیان و ماڵمۆکی هاوڵاتیان. باشە کاک عەلی ئەو گەڕەکانەی کە مەترسی لافاویان لەسرە لە شەپۆلی بارانباری نەدابینیمان لەو لافاوەدا کە ئەو گەڕەکانە زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوت بوو ئەو گەڕەکانی کە مەترسی ئەم لافاوەیان لەسەر بێت بە تاوی منهۆڵ و با بڵین ئاوەڕۆکانیان پاکراوەتەوە بۆ جارێکی تر ڕوبەڕووی ئەم حاڵەتە نەبنەوە؟ وەڵاهی لە ڕاستیدا ئەو بارانە ئەو ڕووداوە سروشتیە زۆر لەوە گەورەترە کە باران ناوێک یان منهۆڵێک پاک بکرێتەوە چونکە ئەو ئاوەی کە دێتە ناو شاری چەمچەماڵەوە سەروی 40 مەتر مکعب 40 مەتر سێجایە لە سانیەکە تۆ ئەگەر باران ناوێک 0.1 یا 0.2 سانتیمەتر سێجا بێت کاریگەریشی ئەو تۆی نییە لەسەر ئەم لافاوە ئەم لافاوە ئەبێ لەسەر چاوەوە بنەبڕ بکرێ ئەبێ لە جۆگە سەرەکیەکانەوە بەڵێ بەدڵنیاییەوە بە ڕێڕەوی لافاوەکەیان ڕۆشتووینە و پێشتریش ڕۆشتوین سەرجەم ئەو باراننا و ئەو منهۆڵانەی کە بەو ڕێڕەوی لافاوەیە دەچێت پاکراوەتەوە و ئینشاءڵڵا لە قۆناغی دووەمیشە ئێستا زۆر تەرکیزمان لەسەر گواستنەوەی جۆگە سەرەکیەکانی بانی مەقانەوە و گۆڕینی ڕێڕەوەکانانە لە داهاتووشدا چێکی دووەم دەکەینەوە و منهۆڵ بە منهۆڵ باراناو بە باراناو بۆ ئامێرانی کە لە بەردەستمانە
دانە بە دانە چێکیەکەینەوە و هەوڵ دەدەین هەر هەمووی دڵنیا بینەوە لە چێکەکەی کە کار دەکات یاننا بە دڵنیاییەوە ڕێژەی لە 95 بۆ 98 باراناوەکانی چەمچەماڵ کار دەکەن. بەڵێ کەواتە کاک عەلی ئاشکرایە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەم شێوەیە ئەم بارانە زۆرە لە چەمچەماڵ و دەوروبەری نەباریوە. ئەگەر خوا نەخواسە لافاوێکی کە دروست بێتەوە ڕێو شوێنەکان لە ئێستا وەک پێویست گیراونەتە بەر یاخود شارەوانی چەمچەماڵ تا چەند هەماهەنگی لەگەڵ شارەوانی سلێمانی هەیە بۆ ئەوەی ڕێو شوێنی پێویست بۆ داهاتوو بگیرێتە بەر. من پێم خۆشە دەستخۆشی لە هەموو خەڵکی کوردستان بکەم بەڕاستی نمونەن بۆ بەخشندەی مرۆڤایەتی دەستخۆشی لە بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی سلێمانیەکەین کە هەر لە یەکەم ڕۆژی لافاوەکەوە لەگەڵ کۆمپانیای ئەنزۆ کۆنستراکشن سەروی 135 ئامێریان بۆمان دابین کرد دەستخۆشی لە سەرجەم ئەو کۆمپانیانە دەکەین کە ئیدارەیەکێتی گشتی بۆمانیان دابین کرد بە دەستخۆشی تایبەتی بۆ بەڕێز کاکوبات تاڵەبانی کە تیمێکی زۆر 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 خەڵکی بۆمان دابین کردووە لە هەر بوارێکا پێویستمان پێیەتی ڕاستەوخۆ ئیشەکانمان بۆ جێبەجێ دەکەن بەڕاستی زۆر زۆر بەهانامانەوە هاتوون و زۆر سوپاسی خەڵکی چەمچەماڵیش دەکەین کە هاوکارمان بوون لە هەموو قۆناغەکانی لاپاوەکەدا هاوکارمان بوون لە پاکردنەوەی شەقامەکان. باشە کەواتە کاک عەلی ئەتوانین بڵێن لە ئێستادا کێشەی کەرەستە و ئەو بابەتانی تر چارەسەر کراوە کە پێشتر نەبووە بۆ نمونە ئۆتۆمبیل بەڵێ دەستخۆشییان لێ دەکەین لە ئێستادا ئامێریکی زۆرمان لەگەڵایە دەستخۆشییان لێکەین ئامێرەکانیش ڕاستی بەهۆی کەش و هەوا و بارانەوە ئەم یەک دوو ڕۆژە کە پێرێ نزیکی 80 ملیم باران باری لەخوا بەزیا بێ بەهۆی گۆڕینی ڕێڕەوەکانەوە لافاو نەهاتەوە بۆ ناو چەمچەماڵ ئەوە شتێکی زۆر باش بوو مای دڵخۆشی بوو بۆ خەڵکی چەمچەماڵ ئینشاءڵڵا بە دڵنیاییەوە کار لەسەر کۆمەڵێ جۆگەی ترەکەین و ڕێڕەوەکانیان نەگۆڕین و نایڵین ئینشاءڵڵا ئەو لافاوە بێتەوە بۆ ناوی چەمچەماڵ. باشە کاک عەلی لە بەرنامەی درێژخایەنیشمانە لە بەرنامەی درێژخایەنیشا زۆر سوپاسی بەڕێز مامۆستا عەتاکەین کە تیمێکی ئەندازیاری پێشکەوتووی ڕاوێژکاری بووە دابین کردوین بۆ دروستکردنی ماستەر پلانی ئاوەڕۆ و ئەو ئاوەی کە لە بناری مەقانەوە دێتەوە بۆ دروستکردنی چەناڵ بە شێوەی ڕێپڕەپ و بە شێوەی کۆنکریت بۆ ئەوەی لە داهاتووە پێویستی بە سیانە و جۆماڵکردن نەبێت و هەمان تیم لە هەمان کاتدا ماستەر پلانی ئاوەڕۆی ناو شاریشمان بۆ دیزاین دەکەین و هەوڵ دەدەین ئینشاءڵڵا لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاکوبات تاڵەبانی هەنگاو بە هەنگاو جێبەجێ بکەین ئینشاءڵڵا. بەڵێ کاک عەلی پرسیارێک کردووە بیرهێنامەوە باست لەوە کرد کە ئەو جۆگە لەو ئاوی وەستا و هەرچەنە دوێنێ باران باریەوە بەڵام خۆشبەختانە لافاو دروستنەوە بەڵام دەگوترا لە دەواازەی چەمچەماڵ ئەو کۆ دەبێتەوە ئەو بابەتە چارەسەر کراوە یاخود ناو کێشەیە چارەسەر کراوە بۆی ئەو شوێنانی کاویان لێ کۆ بێتەوە بتوانێت چارەسەر بکرێت لە کاتی لە دەواازەی چەمچەماڵ بەڕاستی لە دەواازەی چەمچەماڵ ئەوە بڕێکی کەم لە ئاواگەر 15 متر مکعب ئەوە باراناوێک گیرا و ئیشی لێکرا و هەردوێنێکە شوێنەکەی هەڵکەندرا و ئاوەڕۆکە حالیان دەچێتەوە سەر ئاوەڕۆ ڕیسیەکە بەڵام ئێمە کێشەکەمانەوە نییە ئێمە کێشەکەمانەوەی ئاوی بناری مەقان دێتەوە بۆ ناو شار ئێمە کێشەکەمان ئەوەی ئەو کەچمنت ئێریایی کە لە بناری مەقانەوە بە هەردوو دیوی گوندی مۆفەر و هەردوو دیوی بنگردا دێتەوە بۆ ناو شار کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە ئێمە گیرانی بارانایە یشێکی زۆر ئاسانە بۆ شارەوانی کە لە ماوەی 5 خولەکە بتوانین کۆنتترۆڵ بکەین بەڵام ئێمە ئەبێ کێشەکە لە ڕێگەوە چارەسەر بکەین کێشەکە بەڵێ ئێمە زۆر تەرکیزمان لەسەر ڕێڕەوی گۆڕینی ڕێڕەوی ئاوی بناری مەقانە بۆ ناو چەمچەماڵ لە ئێستادا بەڵێ چونکە ئەگەر ئەوە چارەسەر بکەین ئاو نایەتەوە بۆ ناو چەمچەماڵ و کاریگەری لەسەر باراننا و منهۆڵ و شتانە نابێت لەبەرەوەی ئەو لافاوە کە دێت قڕولیتێکی زۆر لەگەڵ خۆدا هێنێ ئەو قڕولیتەیە سیدیمنتەیشنەکە واتە نیشتن ڕووەدا کە نیشتن ڕوویدا باران ناو ئەگرێت
بۆیە ئێمە ئەبێ کێشەکە بنەڕەتەوە چارەسەر بکەین نێڵین ئەو قڕولیتەیە لە بناری مەقانەوە بێتەوە بۆ ناو شاری چەمچەماڵ و بۆ ناو شۆڕش. باشەکە علی ئەم بابەتەی کە باست کرد کۆبوونەوەی ئەم قڕولیتەیە چۆن چارەسەر دەکرێت بە تایبەتی لە کاتی بارانبارینە ئێمە لە سەرەتای وەرزی زستانین. وڵای خۆی قڕولیتە بە چەند شێوەیەک چارەسەرەکرێت. هیچێک لەوانە ئەگەر قڕولیتەکە زۆر بێت ئەگەر زۆر بێت ئێمە بە شۆفڵی بۆ بکات دەکەینە ناو شۆفڵێکی مامناوەند یا شۆفڵێکی گەورە و دەکرێتە ناو گەڵابە و نەقلەکرێت بۆ تەبری سەحی لە تەکی کاکەمان. ئەگەر باراناوەکانیش بێت ئەوە تەنکەری ساروخیمان هەیە بە پاڵەپۆستۆی ئاو لە بارانە و لە مەنهۆڵەکان دەدرێت و ڕادەماڵرێت و جارێکی تر لەگەڵ ئاوەکەیە خۆی دەڕوات. بەڵام چارەسەری جەزری بۆ ئەوەیە کە ئەو جۆگایانەی کە لە بناری مەقانن لە بری ئەوەی پێویستی بە جۆماڵ بێت کۆنکریت بکرێت. بە هەمان شێوە ئەو چەناڵانە پێویستە ڕێپڕەب بکرێت وەکو ئەو جۆگایانی کە لە بەغا هەیە لە قەراغی ڕووباری دیجلا وەکو ئەو ڕێپڕەپانەی کە لە قەراغی ڕووباری فورات هەیە وەکو ڕێپڕەپانەی لە خاڵس و لە چواردەوری کەرکووک داقوق و ئەو شوێنانە هەیە لە مەشروعی کەیوان هەیە لە کەرکووک. ئەگەر ئەوە بکرێت ئەوە کێشەکە بە تەواوی و بە ڕێژەی لە 100% حەل دەبێت. باشە کاگالی کەواتە بەگشتی پێمان بڵێ ئەو گەڕەکانە کوێن کە تا ئێستا کاری تێکرا و دەڵێن کێشە و گرفتەکانی چارەسەرکراوە کە بە تەواوی کێشە و گرفتەکانی چارەسەر کرا و هیچ مەترسێکی لافاوی لەسەر نییە یاخود ئەو گەڕەکانێک کوێن کە بە تەواوی چارەسەر نەکراوە مەترسی ئەوی هەبێ جارێکی دیکە ڕوبەڕووی خوانەخواسە و حاڵەتە بێتە چونکە پێشبینەکانی کەشوا ببوورە پێمان دەڵێت کە کەش و هەوایەکی سەخت و زستانێکی زۆر سەختمان لە پێشە ڕەنگە ئەگەریەوە بێ جارێکی دیکە بارانێکی و شەپۆلێکی بارانبارانی لەو جۆرە بەردەوام بێ بەڵێ ڕەنگە ماڵەکان یاخود گەڕەکەەکانی ئەو شوێنانە ڕوبەڕووی حاڵەتی مەترسیدار بنەوە بەڵێ. وڵایی ئێمە دوو پلانمان هەیە پلانی ئەی و پلانی بی. پلانی ئەی ئەوەیە کە جۆگە سەرەکیەکانی بناری مەقال پاکەینەوە و بەنداوە کە سەرڕێژەکات بۆ گۆڕیدی ئاڕاستی ئاو لە بناری مەقانەوە دروستکراوە بۆ گوندی مۆفەر ئەوە بە بەردەوامی جۆماڵ بکرێ و پان بکرێتەوە بۆ ئەوەی لافاوەکە کە هات ئاراستەکەی بگۆڕێت. پلانی بیش لە کاتی سەرڕێژکردنی ئەو بەنداوەدا جۆگەیەکی تازە بۆمان دروست کردووە بۆ ئەوەی نێتەوە ناو شار. واتە لە حاڵەتی یەکەمە ئەگەر چارەسەری نەکرد لە حاڵەتی دووەمە هەر چارەسەری کە. بەڵێ کاک عەلی جیاواز لە بابەتی ئامادەکاریەکانی شارەوانی چەمچەماڵ بۆ دروستبوونی ئەگەری خوا نەخواسە لافاو لە داهاتوودا جیاواز لەم بابەتە ئەمانەیە باسمان لە پرۆژە و چالاکیەکانی شارەوانی چەمچەماڵ بۆ بکەی بە شێوەیەکی گشتی لە ماوەی ساڵی 2025 پلانتان بۆ ساڵی داهاتوو چیە بێت؟ وڵایی بەداخەوە لە ساڵی 2025 هیچ پرۆژەی لە چەمچەماڵات جێبەجێ نەکراوە. ئەو پارەی کە لە داهاتی خۆشمان ئەو پارەی کە لە داهاتی خۆشمان هەبووان بووە لە ساڵی 2025 جاکە لە 115 داهاتی شارەوانی خۆمانە ئەوەش سەرف نەکراوە. بۆیە لە ڕێی کەناڵەکەتانەوە داوا لە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاکوبات تاڵەبادی دەکەین کە ئەو پارەیە کە لە ساڵی 2025 لە بودجەی شارەوانی خۆمانە بۆمان زیندوو بکاتەوە و بتوانین پرۆژەی پێ ئەنجام بدەین. بۆ ساڵی 2026 ئێمە پلانمان زۆرە دەرخستەمان ئامادەیە ئەندازیارەکانمان هەموو شتێکیان حازر کردووە. ئێمە تیمێکی ئەندازیاری زۆر بەهێزمان هەیە لە شارەوانی چەمچەماڵ نزیکی 15 ئەندازیار 15 ڕووپێوی زۆر بەهێز و شارەزامان هەیە کە خەڵکی زۆر شارەزان. ئێمە ئەگەر بودجەمان لە بەردەسا بێت تەسەوڕەکەم لە ماوەی 6 مانگە هەموو ئەو کەم و کورتیانەی لە ناو چەمچەماڵە هەیە جێبەجێکین. بەڵێ کاتێکی زۆر بەهیوای بودجەیەکی باش لە بەردەستاندا بێت کاک عەلی ئێمە ئاگادارین کە تقریبا 15 ڕۆژێکە بێت دەست بەکار بوویت و ئێمە دڵنیاین کە پلانی باشتان بەدەست بێ بۆ ئەوەی بۆ ساڵی داهات و کاری زیاتر پرۆژەی زیاتر لە چەمچەماڵ و دەوروبەری چەمچەماڵ ئەنجام بن. بەڵێ زۆر سوپاستانەکەم زۆر بەڵێ گیان فەرموو قسەکەت بکە ببوورە. من ڕاستی داواکارم لە هاوڵاتیانیش ئەم داواکاریم لە هاوڵاتیان هەیە لە ڕووی ژینگەییشەوە هاری کارمان بن. بۆ نمونە کە پاش ماوەی خانوویەک ئەڕوخێنن لە قەراخی ئەو چەداڵانە ڕێی نەدەن کە بێتە هۆی
گرتنی ئەو ڕێگە ئاویانە با ئێمە شوێنێکمان دیاری کردووە لە تەچێ با بچن ئەلەوێ بیڕێژن یعنی یەکێک لە هۆکارەکان بەڕاستی داوا لە هاوڵاتیانەکەم ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆیان دەردەکرێت و گشتاندنی پێ دەکرێت و زۆر سوپاسی هەرجەم خەڵکی کوردستانەکەم زۆر سوپاسی خەڵکی چەمچەماڵەکەم کە ئێمە وەکو شارەوانی تیمەکانمان بەرنمەیەکماندانا کە شەوان بۆ سبەی کۆڵانێک پاک بکەینەوە بەیانە ڕۆشتین ئەو کۆڵانە پاکرا بۆ خەڵکی چەمچەماڵ پێشەوەی ئێمە بگەینە شوێنەکان بە تیم لە هەموو کاگالی ڕێگویستم پرسیاری ئەوە لێ بکەم هەمانگی هاوڵاتیان چۆنە لەگەڵتانە؟ بەڕاستی دوو جۆر هەمانگیە هەمانگیەک هەیە زۆر زۆر باشە لە کاتی بەهاناوەچوونی هاوڵاتیان لە کاتی لافاوەکەیە زۆر 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 سوپاسی دەکەین ئەوەندەی ئامێر و شۆفڵ و ئەو ئامێرانی کە پێویست بوو لە کاتی لافاوە خەڵکی چەمچەماڵ بە بێ گوێدانە هیچ بەرپرسیارەتیەک ڕاستەوخۆ هەمویان خۆیان بە بەرپرسی ئەم شارە ئەزانی هەمویان بە ئامێری خۆیان خەڵکی ڕزگارکردنی خەڵک بوون خەریکی پاکردنەوەی جۆگەکان بوون خەریکی کردنەوەی ڕێگەکان و گۆڕینی ڕێڕەوەکان بوون دەستخۆشی لە هەمویانەکەم خەڵک گەنجانی چەمچەماڵ هەمویان تیم خەریکی پاکردنەوەی شەقامە سەرنجەکان و باخەکان بوون دەستخۆشی لە کۆمپانیا ئەنزۆ کۆنستراکشنەکەم کە بەڕاستی پێنج ڕۆژی یەکەم زۆر زۆر ماندوو لەگەڵمانە دەستخۆشی لە کۆمپانیا گردین و کۆمپانیای ئاشکان و کۆمپانیانە ئەو سەرچاویەکانی کەرکوب دەکەم بەڕاستی ئەمانە هەمووی زۆر سوپاسی بەڕێز مامۆساعەتاکەم کەنوێنەری بەڕێز کاقوبات تاڵەبادیە توانی ئەم کۆمپانیانەمان بۆ دابین کە ڕێنمایی بەڕێزیڕێگویستم پرسیاری ئەوەت لێ بکەم هەرویستم باسی و پرسیاری کۆمیسیۆنە لێ بکەم کە کۆمیسیۆنێک پێکێنرا سەرجەم هاوکاریەکان لە ڕێگەی سەرجەم هاوکاریەکان لە ڕێگەی و کۆمیسیۆنەوە دەنێرا بۆ شاری چەمچەماڵ و کۆمەک و هاوکاریەکانیان بۆ دەنێراکە بە سەرپەرشتی خودی خۆی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ئەم هاوکاریانە پێشکەش بە خەڵکی چەمچەماڵ کرا باسێکمان لەو بۆ بکە بزانین قەرەبۆکان چی بوون چەند کەس توانیوێتی یاخود چەند ماڵ و چەند خێزان لی سوودمەند بووە چەند ماڵ ماون بەڵێ ئەوانەی ڕاستی من کۆمسیۆنەکە وەکو بەشی شارەوانی ئاگاملێتی وەکو بەشەکانی تر ئاگادار نیم بەڵام ئەوەیان ئاگادار بم خەڵکێکی زۆر قەرەبووی وەرگرت ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە داوای هەر شتێکمان کردووە نەگەیشتە 24 سەعات بۆمانیان دابین کردووە دەستخۆشییان لێکەین لە هەر خاڵێک شار ڕێگریمان لێ کرابێت ئاگادارمان کردوتەوە لە ماوەی 24 سەعات کەمتر هەر هەمیان بۆ جێبەجێ کردین بەڕاستی ئەوان نەبووایە ئەم ئیشێکی ئێمە لە ماوەی 10 ڕۆژ یا 15 ڕۆژ ئەمان کرد لەوانەیە بە 100 ڕۆژیش نەمانتوانایە بیکەین دەستخۆشی تایبەتمان هەیە بۆ ئەو کۆمسیۆنە زۆر 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 سوپاسیانەکەی بەڵێ باشە کاک عەلی ئاشکرایە لە کاتی ئەو کۆمسیۆنە ئەو کۆمسیۆنە دەستخۆشییان لە کاتی سەرڕای پش و سەرڕای باران سەرجەم کاتەکانی خۆیان تەرخان کردو بۆ خەڵکی شاری چەمچەماڵ هەرکە هەر لە بەیانیەوە هەتاوەکو نزیکی 10 بۆ 12 شەو لەگەڵ ئێمەیان زۆر 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 سوپاسیانەکەی بەڕاستی قەرزاریان کردوین باشە کاک عەلی ئاشکرا لە کاتی لافاوەکەدا چەند خوێندنگەیەک زیانی زۆریان بەرکەوت لە سنووری چەمچەماڵ هەروە کتێبخانەی گشتی پرۆسەی نۆژەنکردنەوەی ئەو خوێندنگانە گەشتۆ بەشوێ وڵی بەڕێزیان من وەکو سەرۆکی شارەوانی چەمچەماڵ خۆتەزانی ئێمە ڕێڕەوی یاسایی خۆمان هەیە و ڕێڕەوی کارگێڕی و ئیداری خۆمان هەیە بەڕاستی کتێبخانە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە قوتابخانەکانیش پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە هەیە بەڵێ ڕاستی ئێمە تەرکیزمان لەسەر کارەکانی خۆمانە جاکە عەلی من لەو سۆنگەیەوە ئەو پرسیارم کردنی شارەوانی بەڵێ کاک عەلی من بۆیە بەڵام ئێمە تیمە بەڵێ کاک عەلی من بۆیە ئەو پرسیارم کرد کە من ئاگادارم کە ئێوە وەکو شارەوانی پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ سەرجەم دامەزراوەکانی تر لە ناو چەمچەماڵ هەیە بەڵێ ئێمە پەیوەندیمان لەگەڵ سەرجەم دامەزراوەکان هەیە و لە هەر شوێنێکشا پێویستیان بە ئێمە بێ بەهاناویان وچوین ئێمە کتێبخانەی گشتی چەمچەماڵ تیممان نردووە بۆ پاکردنەوەی بەردەمی کتێبخانە و بە پاکردنەوەی باراناوی بەردەمی کتێبخانە و باخی بەردەمی کتێبخانە و بە لە هەمان کاتیشدا تیم شارەوانی چەمچەماڵ لە پاکردنەوەی جەوازاتی چەمچەماڵ لە پاکردنەوەی
هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵ لە پاکردنەوەی بەردەم قایمقامێتی چەمچەماڵ و سەرجەم ئەو شوێنانی لە ئێستا لە کۆندا پێویستیان پێمان بۆ لە کاتی لاپاوەکە و لە داهاتووشدا پێویستیان بە ئێمە بەهانایان نەچین و تیمیان بۆ دروست دەکەین و هەوڵ دەین بە زووترین کات کاریگەری ئەو لافاوە لەسەر خەڵک نەمێنێت. بەڵێ جا ئێمە دڵنیان هیچ کادرێغیتان نەکردووە کاعلی لەش ساڵن ئەلحەمدولیلا ئێمە بەڵێ فەرموو بەڵێ فەرموو قسەکەت بکە جا دواتر من پەیامی خۆمەگەێنم. من دەستخۆشی لە هەموو فەرمانگەکان و دایرەکانی چەمچەماڵیش دەکەین. ئێمەش لە هەر خاڵێکا پێویست مامەوان بوو بێت بە هاریکاریان کردوین و بە ئامێر و بە برادرانی ئاسایش و برادرانی کۆماندۆ و هاوڕێیانی هەموو هێزە ئەمنیەکان دایرەی بەرگری فریاکەوتن و هێزی پێشمەرگە و هەموو یعنی بەڕاستی هەر هەمویان هاریکارمان بوونە. ئەگەر ئەوان نەبوایە ئێمە لەوانەیە بە 5 مانگیش نەمانتوانێ ئەم کارەمان بکردایە کە لە ماوەی کەمتر لە 13 ڕۆژ کراوە لە 20 ڕۆژ بڵین لە 9 مانگەوە هەتاوەکو ئێستا تقریبا لەو باوەیە کارێکی زۆر 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 باش کراوە. بەڵێ سپاس بۆ عەلی ڕەوف سەرۆکی شارەوانی چەمچەماڵ کە ڕاستەوخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمان نبووی.